بهاي الحكومة أي فاسد ما عنده حصانة. أني أطمن شعبنا. علی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بە دروشمی ئەوەی هیچ گەندەڵکارێک پارێزبەندی نییە لە هەڵمەتی بەرەبەیان بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و دەستگیرکردنی تۆمەتباران بەردەوامە و تا ئێستا زیاتر لە 50 بەرپرس و کەسایەتی دەستگیر کراون و دەستیش گیراوە بەسەر بڕێکی زۆر پارە و ئاڵتون و مڵکدا. بەوتەی چەند سەرچاوەیەک علی زەیدی لە کۆبوونەوەیەکدا سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ئاگادار کردوێتەوە بە هەماهەنگی لەگەڵ فایق زەیدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری سوورە لەسەر بەردەوامبوونی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و داوای پشتیوانی لێکردوون بۆ ڕاوەدونانی ئەو گروپە چەکدارانەی لە گەندەڵی تێوەگلاون. بە پێی زانیاریەکان سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی گڵۆپی سەوزیان بۆ دەستکراوەیی زەیدی بەرامبەر سەرکردەی گروپە چەکدارەکان هەڵنەکردووە و ترسی قوڵی خۆیان لە دروستبوونی ئاڵۆزی ئەمنی نیشان داوە ئەگەر هەڵمەتەکە کەسایەتیە باڵاکان بە ئامانج بگرێت بە تایبەت کە ناوی سێ بەرپرسی گروپە چەکدارەکان لە گەندەڵی وەزارەتی نەوت و کارەبادا هاتووە. علی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بەنیازە دەست بۆ دۆسیەی گەندەڵی و قۆڕەکاری گروپە چەکدارەکان بات و بڕیاریدا کارکردن لەگەڵ سەرجەم ئەو کۆمپانیانەی کەرتی تایبەت ڕابگرێت کە سەر بە گروپە چەکدارەکانی وەک کەتائیبی حیزبوڵڵا، نوجەبا و عەسائیبی ئەهلی حەقن چونکە واشنتن وەک سەرچاوەی دارایی تیرۆر دەیان بینێت. علی زەیدی بڕیاریشی داوە مامەڵەی حکوومەت و وەزارەت و دامەزراوە فەرمیەکان لەگەڵ ئەو کۆمپانیانەدا ڕابگرێت کە پەیوەندیدارن بە گروپە چەکدارەکانەوە و نایەوێت پێکدادانی سەربازی ڕاستەوخۆ لەگەڵ گروپە چەکدارەکان لە کاتی دەستگیرکردنی سەرکردەکانیان دروست ببێت. علی زەیدی کە لە ناوەڕاستی ئەم مانگەدا سەردانی کۆشکی سپی دەکات وەک دەوترێت هەڵمەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لەسەر بنەمای فشارەکانی ئەمریکا لە بارەی سپیکردنەوەی پارە و پارەدارکردنی تیرۆر و تۆمەتی سوودوەرگرتنی ئێران و حیزبوڵڵای لوبنانی لە سیستەمی دارایی و ئابووری عێراق جێبەجێ کردووە. گەندەڵی لە عێراق ڕەگ و ڕیشەی داکوتیوە و بە هەموو جونگەکانی دەوڵەتدا بڵاو بووەتەوە و بووەتە هەڕەشەی جددی لەسەر دەوڵەت. لە ڕابردوودا گەندەڵی و بەرتیلپێدان بە شێوەی ئاشکرا ئەنجام دراون بەڵام لە ئێستادا با هۆزێک بەڕووی گەندەڵکاران هەڵبووە و دەیان بەرپرس لە کونجی زیندان و گەندەڵکارانی دیکەش ترسیان لێنیشتووە. بەوتەی چاودێران چینی سیاسی دەسەڵاتدار لە عێراق کەوتونەتە بەردەم تاقیکردنەوەیەکی قورس ئەویش بریتیە لە مانەوەی سیستەمی سیاسی بەرامبەر قوربانیدان بە هەنێک لایەن.